هەموو خەڵکی هەولێر ئامادەیە وەکو میوانی و سەردان و دێن سفریان بۆ ڕادێخینەمە بەڵام بۆ تێکدان قابلی قبولکردن نیە یاسا ئەو خۆپیشاندان نییە ئەوە دروستکردنی کێشە و ئاژاوای بۆ ناو شار چاو هەڵنەهاتنە بەرەو بە ئارامی و خۆشگوزەرانی و ئازادی شاری هەولێر نەخەر گومان دەکەم 100% باوەڕم بۆ هەیە ئەوە وەکوڕی کارێکە پلاندا ڕێژراوە هیچیان مامۆستانینەوەە مامۆستانین بۆن هەمویان سەر بەلایەنی سیاسی و یەک بە سەر بە فلان لایەنە دەرنەچوە یەک کاندیدی فلان لایەنە دەرنەچوە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی مەسرور بارزانی و سەرۆک و مەرجەعی هەرێمی کوردستان مەسعود بارزانی حکوومەتەکەی زۆر بەتین و پتەوە هیچ کەسێک ناتوانانی دەستکاری بکە ئارامێکاشی ئەوە هەر لەسەری هەموو شتێک پایتەخت بەخێر بێت ئەمن سەراحەتەن با پێت بڵێم هەموو مافەک دەدەم بە خۆپیشاندەران بەڵام لەکوو ئەو خۆپیشاندان نا ئەو زۆر خۆپیشاندەنا ئەوە تێکداری پێ دەڵێن لەکو بەدایان زار خۆپیشاندان لە هەولێر کرایە چوینە بەر دەرگای و چوینە بە دەرگای بەڵام خۆ ئەو خۆپیشاندان نییە ئەوە دروستکردنی کێشە و ئاژاوای بۆ ناو شار چاو هەڵنەهاتنە بەرەو بە ئارامی و خۆشگوزەرانی و ئازادی شاری هەولێر بە تایبەتی ئارامیەکەی شاری هەولێر دوای ئەو حکوومەتەی کەەوە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی مەسرور بارزانی حکوومەت بەتەنێ پارتی نییە حکوومەت بەتەنێ مەسرور بارزانانی جێگرەکەشی کاقوبا دەبڕێز وایە یعنی هەموو لە یەک لە حکوومەتی هەرێم بەشدارن دوایی کێشەی موچەی خەڵک لە هەولێر نییە کێشەی موچەی خەڵک لە بەغدایە ئەی بۆ کاتی خۆی ویستیان کە بچن بۆ بەغدا خۆپیشاندانەکەن بەنە بەغدای ڕێگریان لێکردن وایە شتەکان هەمووی دیارە بە بەڵگەودی کۆمنت یعنی ڕووی تیرەکان هەمووی لە هەولێرە لەبەر چییە لەبەر هەولێر شەقامی 120 متری هەیە ئاوادانی هەیە شەقامی 150 متری هەیە لەبەروی ئارامی هەیە لە ناو جادەی هەولێری هەرچی دەکەی بکە ئازادیت پێدەن هەموو ڕێگەکان لە هەولێر نییە هەموو دەنگەکان لە هەولێر نییە هەموو ئاینەکان لە هەولێر نیە هەموو نەتەوەکان لە هەولێر نییە باشە لۆ بتانە بەرمەلی هەولێر نایە لەبۆی هەولێر شارەکی جوانە هەولێر میوان دۆستە هەولێر خانەدانە وەکو دیسان دەڵێن ئێستاش هەموو خەڵکی هەولێر ئامادەیە وەکو میوانی و سەردان و دێن سفریان بۆ ڕادێخینەمە بەڵام بۆ تێکدان قابلی قبولکردن نیە یاسا هەیە باش کات لە پێم بڵێ بۆچی تەنیا هەولێری پایتەخت و بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان لەلایەن خۆپیشاندەرانەوە دەکرێنە ئامانج خۆی ئەوە هەرچەندە من شارەزایم لە بواری سیاسی شتوانیە بەڵام نەخەر گومان دەکەم 100% باوەڕم بۆ هەیە ئەوە وەکوڕی کارێکە پلاندا ڕێژراوە نازانم ئەو جەچێ پاڵپشت و پشتگیری دەکاتن لەلایەن عەرەبیەکانە لە کیلابی و کلدانی و ئەو شتانەیە ئەلمهم ئەو پلاندا ڕێژراوە ئەگەنا بەڕێز هەمووی حاجی محەممەد قسەی زۆر جوانی کرد وتی 125,000 مامۆستامان هەیە لەبەرچی بەس 12 مامۆستا لە من چادرەکەی داوای مافوو هەمومان دەزانین فەرمانبەر مامۆستا هەرچی هەیە لەو کوردستانەکەەوە بڵێن حەقی خۆیتی داوای موچە بکە بەڵام نەچێ هەر ئەوان ژمن داوای کردکەوە هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان تەسمیمی بە بەغدا بکرێت کەوا بەغدا موچە بنێری ئیتر لەوەتەی داهاتی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا کوردستان تووشی ئەو قەیرانە نبووە ئەگەر پێشتر هەرکومی 25 ڕۆژ موچە دەدا کێشەیەکیش نەبوو باش سەچێ لەسەر ئەو مامۆستایانەی کە لە ژێر خێمەیەکدا ماونەتەوە بە گوتەی خۆیان مانیان لە خواردن و خواردنەوە کردووە لە کاتێکدا مرۆڤی ئاسایی تەنیا 3 ڕۆژ دەتوانێت هیچ شتێک نەخوا هیچیان مامۆستانینەوەە مامۆستانین بۆن هەمویان سەر بەلایەنی سیاسی و یەک بە سەر بە فلان لایەنە دەرنەچوە یەک کاندیدی فلان لایەنە دەرنەچوە و ئیتر لەوانەیە بیتە دوو شتی لە پشت لەوانێ بۆ خۆی ئیدعای بکە لە ئێستا بڵێ وڵا فلان کەس کەسێکی دڵسۆزە بۆ کوردستان و بۆ شاری سلێمانی گەنە خەڵکی سلێمانی خەڵکەی زۆر ڕۆشنبیرە خەڵکەی زۆر هونەردۆستە خەڵکەی زۆر کۆمەڵایەتینە خەڵکەی زۆر شۆڕژێڕن ینی ئەمە هەموو دەزانی سلێمانی شاری هەڵبەت و قوربانی شارێکی ڕۆشنبیریە بەڵام ئەوەی ئەوان داوای دەکەنەوە ئەوە 3 کەس وچ خۆی وتی بە 3 ڕۆژ خەڵک دەمری لە بەرسەم بسێنە بە ئەوان 5 معقولێت 4 ڕۆژ کەس نانی نەخواتن و بڵێ وەڵاممانم گرتووە شتی باوە قەنەعەت من جێ باوەڕێ نییە باش بەڕوون ڕاشکاوی قسەی خۆتم پێ بڵێ لەسەر ئەو مامۆستایانەی ئێستا کە هاتونەتە سنووری تێگەڵ کامە مامۆستا خە دەبێت و بە بەڵگەم دێکە مامۆستان هەموو مامۆستایەکان سەر بە لایەنێکی دیاری کراون فلان لایەنە فلانیان ئەو لایەنێکەوە دژی حکومەت قسە دەکە ئەو لایەنێکەوە معارەزن ئەو لایەنێکەوە سەر بەنەوەی نوێ و فلان و فلان و فلان دوکانە سیاسیەکان هەر ئەوان مامۆستانەنە چێنە
ژمارەیەک پەرلەمانتاری ئۆپۆزسیۆنیش چوو بوون هەمووی لە تێدی ناوخۆ باڵێ پیشان. هەمویان دیارن هەمویان دیارن ئەوەنە پێشڕەویان دەکەن وەکو بڕێ بووینە پاوەرێک لە بۆیان ئەسڵم باش بزانن حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی مەسرور بارزانی و کە سەرۆک و مەرجەعی هەرێمی کوردستان مەسعود بارزانی حکوومەتەکەی زۆر بەتین و پتەوە هیچ کەسێک ناتوانانی دەستکاری بکە ئارامێکاشی ئەوە هەر لەسەری هەموو شتێک باش پێ دووە ئامانجی ئەو مامۆستایانی لە سنووری دێگەڵن و هاوکات ئەوانەی لە ژێر خێمەدان لە سلێمانی چه ئامانجیان ئەم دیستان دەڵێم ئەوانی بخێمە هیچیان مامۆستانی ئامانجەکەی چیم ئامانجەکەیان ئەوەیە هەمویان کاندید بوون ئەوانە دەرنەچوونی ئێستا لە ئێستا ڕاوانە ئیش بۆ خۆیان دەکرد کەوا سمێنی برین وەڵاهی بۆ نمونە ئەمن لە بەرخێمەکەناش برین وەڵاهی دلێر کەسێکی دڵسۆزە و خۆی برسی کرد لە پێناوی خەڵکی سلێمانی لە پێناوی خەڵکی هەرێمی کوردستان کەوا ئەو ئەگە ببێتە ئەندامی پەرلەمان ببێتە کار بەدەستێکی ئەو وڵاتەس بنێت داوای مافی مەدەکەوان مافی هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی بەغدایە حکوومەتی ناوەندە تەوا هەموو داهاتەکانیش تسمیل کرا ئەو ئامانجیوان ئەگە ئامانجیوان تەنها بۆ تێکدان و شێواندن و وێرانکردنە باش بزانن وێران نابی ئەوان ئەگە وێرانیان کردی لای خۆیان ئەمە ویسمان حکوومەت هەرێمی کوردستان بە سەرۆکاتی مەسعود بارزانی ئەوەی لە هەولێر دووە کرایە ویسمان ئەو کاروانە بینە سلێمانیش بیباتە سلێمانی ئەوش هەمان شێواز و دیزاین و ئاوادانکردن و جوانکاری هەموو شتێ بکە بەڵام ئەوان لێ ناگەڕێن یانوێ هەولێریش وەکو سلێمانی لێ بکەن ئەوەش بەحاڵە وای سەرکەوتن بۆ هەم لایەک دەخوازم داوا لەو مامۆستا بەڕێزان دەکەم ئەوانی بەشدارن لەوە هەر کەسە بگەڕێتەوە ناو ماڵ و عایلێ خۆی خوای گەورە هەموو لایەک تەمەند درێژ بکە خوای گەورە هەموو لایەک پارێزی ئینشاڵڵا و کە ئەو کێشە و ناخۆشیش لە هەرێمی کوردستان بە تەواوەتی هەموو چارەسەر دەبی و وای سەرکەوتن بۆ هەم لایەک دەخواست.